ئەمە خانانەدات نەخوارێ ئەم زلانێک منداڵێکی لە باوشێ بوو نازان نە هەندێ خوا کردبوو نە هەر لە باوشێ بوو لە ناو ژێر ئەزەکەی نامە دەرێ هەر ژوای مەسای خۆ بینی بەخوا خەفەتم زۆر خواردنم شو زۆر مەرا خوارد زۆر خەفەتم خوارد گەو عالەمە ئاوا دەربە دەربە گەو خانوو نەماوە ناڕێوانە لە ژووی زین ئەو ئیجارەمان نییە ئەو لەو سەرناوی لە بنە ناو بەرجودارەیدا چۆن دڵت قەنەعەت دەکە چۆن ئەگەر هەر تۆزێک ڕقم ئیسلامەتی بێ ئیجارە ناکەیت لە ئەو بەرجودارەیدا ناخوا ئاوت بێکە خۆ مقدەری خوایە ئەوە خوای بەسەری کردینە خوا لێ بەزیاد بێ خوا خراپتریشی لەکنە وڵا قەرارمدا دوێنێ کتم عەلی بەخوای دڵم قەنەعەت ناکە عەلی پێت خۆش بێ پێ ناخۆ ئۆتا تم دەچم بۆ ئەو کەبینەی دەچم زەخیر هەر دوێنێ عەزیز شتەکان هەمووی کۆ کردەوە هەر هەمووی کۆم کردەوە هەرچی زانیم بە ئامەجە هەمووی تازە بۆ خۆمان ئەمجار دوێنێ پێران شەکوشتمانێ نابوو چانان نەبوو بە ئەک هەلاگەمان چابوو هەموو شتێک دوو بەش تێماویست کاقمبەری کورتە باڵە زەخیرەی جانی هەمان بوو ئەوم پارچەی نەشکاو بوون نەشکاو هەڵ نەڕژا بوون فاسۆلیا و ئەوە نۆک و ئەوانە دوو دۆشک و دوو پشتی و ئاوا هەموو شتێکم بێت بخۆمان چۆنێک بێزار دەکەین بە ئەو ژێزار دەکەین وەنیە؟ تەنیا نەخۆشی دوای سەر ئاسکیە حەلی ئێوە دڵ خۆش دەوێ بەخە هەمووت نییە ئەی تۆ خۆش دەوێ ئەی چ خۆشم ناوێت وڵە زامنیشم پێ ناکرێت خۆرەکەیشی ماڵەکەم پێرگەیەکیشم پێ ناکرێت خۆرەکە چاکە بدەم تۆزە چێ شتێک بدەنێم و هەشە ماڵ دەژم یەکیشم پێ ناکرێت خۆن لەوەی کەوتم برێم ئیشی دەرەوە بکەم و نان بچمە بازاڕی ئەوە هیچ ئەو بۆ بازاڕی بەخوا دووسێ ماڵم حەزم لێ بچم ناتوانم